هێشتا کۆتایی بە حکمڕانی داعش نەهاتووە لە پارێزگای مووسڵ و چەند ناوچەیەکی تری سونەنشیندا کەچی چەندین سیناریۆ لەسەر دروستکردنی هەرێمێک بۆ سونەی عێراق و دابەشکردنی ئیداری و سیاسی عێراق لەسەر بنەمای پێکاتەکانی شیعە سوننا کورد هاتوونەتە ئاراوە. هەرچەندە بیرۆکەی ئەم دابەشبوونە شتێکی نوێ نییە و سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ پێشنیازی جۆ بایدن لە 2006دا پێشەوەی پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا وەرگرێت. بەڵام شتومڕەکانی پەیوەست بە قۆناغی پاش داعش و ئاماژەی سیاسی و ئەمنیەکان بۆنی نزیکبوونەوەی دەستپێکی جێبەجێکردنی بارێمکردنی عێراقیان لێدێت. پاشەوەی هەرێمی کوردستان دەستی کرد بە هەڵکەندنی خەندەقێک لە ناوچە سنووریەکانی خۆی لە ڕەبیعەوە تا جەلەولا. دەسەڵاتدارەمنیەکانی بەغداش ڕایانگەیاند بەنیازن شوورەیەکی ئەمنی بە چواردەوری بەغدا دروست بکەن. هەرچەندە پاساوی ئەم دوو هەنگاوە بە پلەی یەکەم ئەمنی و بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی داعشە، بەڵام هیچ کامیان بە دەرنین لە ئاماژەی سیاسی و لە پەنای ئامانجامنیەکاندا خەریکە بەکردەیی نەخشەیەکی نوێ بۆ دروستکردنی قەڵەمڕەوی پێکاتەکانی عێراق دەکێشن و بەڕای چاودێران بەشێکن لە ئامادەکاریەکان بۆ قۆناغی پاش تێکشکاندنی داعش لە عێراقدا. لە هەفتەی ڕابردووشدا سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جبوری سەردانێکی چەند ڕۆژی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجامدا. ئەم سەردانە کە بە سیفەتی شەخسی ئەنجام درراوە نەک وەک سەرۆکی پەرلەمان پڕ بووە لە دیدار و کۆبوونەوەی جۆرا و جۆر لەگەڵ ناوەندەکانی نزیک لە بڕیاری ئەمریکا. جبوری کە یەکێکە لە سەرکردەکانی سوننا لە پشکی حیزبی ئیسلامی عێراق و لە پاش گەڕانەوەشی لە ئەمریکا باسی لە پێویستی ئاشتەوایی نیشتیمانی کرد وەک مەرجێک بۆ ئەوەی دۆستەکانی عێراق بتوانن بەردەوام بن لە هاوکاریکردنی لەم دۆخە دژوارەدا. بەڵام زۆرێک پیان وایە ئەم لێدوانانەی سەلیم جبوری بۆ پەردەپۆشکردنی ئەو باس و خواسانەیە لە ئەمریکا دەربارەی دروستکردنی قەڵەمڕەویەک بۆ عەرەبی سوننا تاوتوێ کراون بۆ ئەوەی ببێتە جێگرەوەی نفوذ و ئەجێندای داعش کە تا ئێستاش لە ناو بەشێک لە سوننا سەحری خۆی هەیە و وەک چارەسەری دەزانن بۆ قوتاربوون لە دۆخی خراپی ئەم تایفەیە لە سایی حکومڕانی شیعەدا. سیناریۆی دابەشکردنی عێراق ئەگەرچی وەک ڕواڵەت با چارەسەرێکی گونجاو دێتە پێشچاو بۆ قەیرانە درێژخایەن و ڕیشەدارەکانی نێوان پێکاتە سەرەکیەکانی عێراق، بەڵام هەروە سادە و بێکێشەش نییە، چونکە لە ناو هەرسێ پێکاتە فەرمیەکەی عێراقدا جۆرەها جەم سەرگیری و دابەشبوونی سیاسی و پێکادانی بەرژەوەندی هەیە کە نەیهێشتووە هیچ یەک لە شیعە و سوننە و کورد یەکدەنگ و یەکەڵوێز بن لەسەر داواکاری و نەخشەڕێی ژیانکردن لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا بۆ قۆناغی داهاتوو.